11 ساڵ بەر لە ئێستا گەنجێکی ناحەی شۆڕش پاش تەواوکردنی پۆلی شەشی ئامادەیی و گەیشتنی بە زانکۆ لە پێناو بەرزکردنەوەی ئاستی خوێندکاراندا خولێکی هاوینەی بۆ خوێندکارانی پۆلی شەشی ئامادەیی بەبێ بەرامبەر کردەوە. تیایدا بەشێک لە خوێندکارانی سنوورەکە بەشدار بوون و سەرجەموانەکانیان لەو خولەدا خوێند. ئەمە بووە هەوێنی لەدایکبوونی خولێکی درێژخایەن. پاش 3 ساڵ لە وتنەوەی وانەکان لەلایەن یەک کەسەوە دواتر ژمارەیەک لەو خوێندکارانەی لە خولەکەدا بەشدار بوون پاش تەواوکردنی قۆناغی ئامادەیی بەپێی ئاستی زیرەکی و شارەزاییان هەریەکەیان وەک وانەبێژ خۆیان وانەکانیان بنەوەی دوای خۆیان دەوتەوە و تا ئێستاش بەردەوامن. پێوەرەکانمان جیاوازن هەر ساڵە و پێوەرێک دادەنین بەڵام ئیمساڵ تاقیکردنەوەیەکمان ئامادە کردووە لەوانەکانی سەفی پێنجیانە کە پەیوەندی بە سەفی شەشەوە هەیە و پێش ئەوەی خوێنکار بێ بۆ تاقیکردنەوەکە ڕێنماییان پێدراوە لە شێوازی تاقیکردنەوەکە. ئەگەرچی لە ساڵەکانی سەرەتادا خولەکە تایبەت بوو بە خوێندکارانی ناحیەکە بەڵام ماوەی چەند ساڵێکە خوێندکاران لە شوێنە جاجاکانی تری کوردستانەوە ڕووی تێدەکەن و لە ئێستادا خوێندکاری 25 خوێندنگەی ئامادەیی بەشداری لە خولەکەدا دەکەن کە 195 خوێندکاری زانستی و 36 خوێندکاری وێژەیی لەخۆ دەگرێت. وەکو خوێندکارێکی دوانزەی زانستی ناوچەی شۆڕش بەشداریم لەم خولایە کردووە بۆ هیوای کە بتوانم دەرەجەیەکی باش بهێنم لە شەشاو و زۆر سپاسی ئەو مامۆستایانە ناکەم کە لەسەر ئەرک و ماندووبوونی خۆیان ئەم خولایان بۆ قوتابیانی ئەم ناوچەیە کردوتەوە. جگە لە وتنەوەی وانە بە خوێندکارانی پۆلی دوانزەی ئامادەیی هەر لەو خولەدا وانەی ئینگلیزی و عەرەبی و وانەی تایبەت بە گەشەپێدانی مرۆیی بە خوێندکارانی پۆلەکانی 10 و 11 دەوترێنەوە. جیاوازی ئەم خولە لەگەڵ خولانی تر جیا ئەکاتەوە ئەوەیە کە ئەم خولە بێ بەرامبەرە و ئەمیش وەکو ڕەدێک بۆ هەموو ئەو مامۆسایانی کە وانە بە بڕێکی مادە ئاڵێنەوە. ئێمە سوپاس بەخوا کۆمەڵی مامۆستا کە خۆی نزیکە بێن تۆ لە 25 مامۆستا هاوینان ئامادەین خۆبەخشانە دەرز بە کۆمەڵی تەلەبە بڵێینەوە چونکە بە بەراورد بە ناوچەکانی تر ناوچەی شۆڕش یاخود بە عام چەمچەماڵ ناوچەیەکی زوڵم لێکراوە. ساڵانە لەگەڵ دەستپێکردنی پشووی هاویندا بەشێک لە خوێندکاران بە تایبەت خوێندکارانی پۆلی دوانزەی ئامادەیی ڕوو لە خولەکانی فێرکردن دەکەن لە خولی فێرخوازی پێشەنگدا جگە لە وەرزی هاوین لە کاتی دەوامی ئاساییدا ناو بەناو وانە بە بەشداربووەکانیان دەوترێنەوە. بەپێی ئاماری خولەکەش لە ساڵانی ڕابردوودا ڕێژەی لە 140 بەشداربووانیان نمرەکانیان لە سەروی لە 90 بووە. ڕزگار جەبارێ نارتی ناحەی شۆڕش.